دێنە داڕەوشە ڕژنامەوان ئەلپارێزگا دووگێ و بدەست بەینانە زانیاریان بگوتن ئەوان گەلەی بزەحمەت کەتیە و دەبێژن سەرباری لێدانەی ژمارەکە زۆر ژیا ڕژنامەوانان هاتینە دەستە سەرکردن. سنتەرێ میترۆ بۆ داکۆکیکردن ژێ مافێنوان هەوڵ دەدەن کەی سێنوان ڕژنامەوانان بگەینە کۆنسەرە وڵاتان وەکاتیە دیارکردن و ئەوان هەرکی خۆی جێبەجێکردیە و بە پیشەیانە کارێخوا ئەنجامدایە و پێدویە بێنە ئازادکردن. پرۆسی شێوەیەکی گشتی ئەمساگەینە پارێزگا هاتووکێ ڕۆژنامەوان ئەبەتنەیە ئازادە تایبەت ئەگەر سەروان دەستگاهۆڤە نەبیتن یەکول بۆ بێژین لە دەڤەرە دووکێک و یا 10 ساڵاتدار بیتن یان بێژین وێ حزبێک و 10 ساڵاتدار لە پارێزگا هاتووکێ ئەم شێوەیەکی گشتی سەحکەینێ ئەبەت چه آزادی الدفنینه نشیتن وکیل بجن دیف کار روزنامه‌وانی بدرستای بهتر کردن. طالبان سنور پارێزگا دو که سال پار و گل شش هیوین دست بیکا ای سال جاتی نگرتن رجکا گلکا بصراحت يعني جهد آخره ام وقت سنتری میترو ما داخل همه قنصلیات لایەنێ پەیوەندیدار حتا حکومەتە هەرێمێژی کریە کو ئەو ڕۆژنامەوانێ بکارێ خۆڕا بووە وەکی بەگواستنە حەدەثی خەبەری ئەو بێگونە هەن تنێ کارێوی ئەو بووە ڕاستیان بەگوێزیت. بێگوتنە مامۆستایەکی زانکۆیی ژیاف یاساین هەین پێدویە بێنە ڕاستبەکردن چونکی دەنەهادا و ڕۆژنامەوانێ دیگەل بێ تەکنەلۆژیان و کار دەکات وەکو ڕۆژنامەوان سەرەدەری دیگەل ناهێتە کرن. سەر هەندێک کەیس تایبەت ڕۆژنامەوان تێنە دادگەهکردنê lê ev jî dîsan ez bu hindek xalet yasayî vegerîn me ve mixabin me çi yasayet dirist nînin ku yan ev pêdiviya ev yasayet me heyn bêne rastvekirinê bû nimûne eger nûke rojnamevan et biyavê teknolojiya nîda her tiştekê belave bikete ve mixabin wek rojnamevan سەرەدەریت گەل نایەتەکردن بەرۆڤ ژیوێ وەکی هاوڵاتیە و یاسایەکە دەبژین یا خراپکارین نەهێلانە خراپکارینانە ئامیرن پەیوەندیکردنی سەرەدەری گەل بێتەکردنی مخابن ڕۆژنامەوانە ناسنافێکی هەی کارێکی پیرۆزە هەی نامەکە پیرۆزە هەی. لە گوریوێ راپۆرتا سنتەرێ میترۆ یاداکۆکیکردن ژێ مافێن ڕۆژنامەوانان دایا ماساڵا بوریدا 74 ڕۆژنامەوان بێی بریارە دادگەی هاتینە گرتن و ڕاگرتن و 48 سبکاتی و هەرێشە لێ هاتینەکردن 1763 ڕێگیری هاتینە تۆمارکردن. ژار محەممەد کورسات نیوز دۆک.